باز لە یاریەکی دۆستانی تۆپی پێ دەکا لە مەراسیمێکی گەورە و گراندا. ئەویش یادی 126 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی، یاریەکی تۆپی پێی نێوان نووسەران و ڕۆژنامە نووسانی سلێمانی لەگەڵ میدیاکارانی کەرکووک لە خۆ دەگرێت. یاریەکە ڕۆژی یەکشەمە ئەنجامدرێت لە سەعات 3 لە یاریگای کەمال سەلیم و هەردوو تیپیش ئامادەکاری تەواویان کردو و لە مەراسیمەکە چەند وتارێکی دیکەش پێشکەشەکرێن. لێرە بۆ یەکەم جار میوانداری کەسێکمان کردووە لە ستۆدیۆکی وەرزشی کە هەمیشە لە ستۆدیۆ جیاوازەکانی شیکردنەوە قسەی کردووە لە بوارەکانی ڕۆژنامەگەری و سیاسیە. ئەمڕۆ لەسەر ئەم بۆنە وەرزش ئەم یاریە وەرزشیە لەم مەراسیمەدا قساکە. ئەویش بەڕێز کاروان ئەنۆر سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە. کاگەڕان بەخێر بێی، سپاس بۆ ئەمەدەبوونت. ئەمڕۆ ستۆدیۆکی جیاوازە بۆ تۆ. جا پێش ئەوەی بزانین کاروان ئەنۆر لەگەڵ وەرزشە نێوانی چۆنە؟ سەرەتا مانوونە بیاوەرت باش کاروانجان. بەرنامە بە پێوە بەنامی وەرزشی بە پێوە بێت بۆ یەکەم جار کە من نیەمە ناو بەرنامەیەکی وەرزشیەوە بە پێوە شتێکی سێرە خۆمینەکەم. من تەمەنم 57 ساڵە، من گەنجێتیم لە هەڵەبجە تەواو کرد بە گەنجی یاریزانی تۆپی پێ و بالە بووم، تیپی بروسکاری مەکرد، تیپێکی بەقوت بوو. بالش تاوەکو ساڵی 95 تا دەستپێکردنی شەڕی ناوخۆ یاری بالشمە کرد. بەڵام تر لەو کاتەوە ئێستا من بەبوونی خێزان و متابعی وەرزشەکەم، چونکە ئەو وەرزشکاری دێرینە. من بەس خەریکی مێز و کۆمپیوتەر و کورسی و کێشی ڕۆژنامە نووسان و سیاست و ئەمانم بەس لە ماڵەوە کەم تا زۆر نا لەو کەمتر ئاگام لە وردەکاری وەرزشی هەیە. وەرزش بۆ پاکردنەوەی ڕۆح هەستەکەم یەک دو حاڵەتانەیە کە ئینسان چۆن ئەچێتە خەڵوەتگایەکەوە، چۆن ئەچێتە سەر شاخێکەوە، چۆن بیرەکاتەوە، یەک لەوانەیە کە ڕۆح و خوێنی ئینسان پاکەکاتەوە زۆر زۆرە. بەڵام بەداخەوە بەنسبەتی منەوە من ئێستا ینی کارەکەم ئەوە نییە باین تا ئێوارە خەریکی کاری کۆمپیوتەر و مێز و دادگا و پۆلیس و مەحکەم و ئەمانم کەمتر بەلای وەرزشە ئەڕۆم. لە ڕووی سێرکردنەوە بینەری وەرزشیت؟ سێری یاریە قورسەکانەکەم، قورسەکان، چونکە ئەوەی کە لە ماڵ و ئێترەوە نییە کۆنتترۆلە کرێوی نەبێت. بەس پێشتر من خێزانم سێری یاری سەد و کازیم و قادیسی و سالیمی و ئەمانشی کرد. ئایتر نایسەیتر قەرامانناوە سێری ئەوانە نەکەین لە ماڵەوە. ئەو سێری و یاریانە بکاکەین ئەگەر من هاتم لە ماڵەوە بووم لەگەڵی دانیشتم سێرە. چێشەتان بۆ دروست نابێت. ئێستا باش، ئێسەوە تا کلاسیکۆکان سێرەکەین، یاریەکانی کە سێرەکەین بە جەماعی لە ماڵیشەوە دوو تیمین، نیویان سەر بە ڕیاڵن، نیویان سەر بە بەرشەن. من وام لێ کردو یاریەک بەرشم یاریێک ڕیاڵم بۆی دڵی کەسیانی نەکەم، چونکە دایکیان ڕیاڵە سبەی شەویش کلاسیکۆ هەری سو خۆم حازر کرد. جاکا کاروان هەر لێرە با بڕۆین بۆ نووسین و خوێندنەوە. خوێنەر و بینەری هەواڵە وەرزشیەکان و لێدوانە وەرزشیەکانای من 20 ساڵ پەیامی زۆر گەورە لە ڕێی وەرزشەوە بێگومان من بە درێژەی چەند ساڵی کە لە میدیا کارم کردووە هونەر و وەرزشم جا کردوێتەوە. ینی لە ماوەی 20 ساڵی ڕابردوو کە سەرنووسەری پیوکە میدیا بووم، بەشی وەرزشێک لەو بەشە زۆر ئەکتیڤانە بووە کە چەندەها کەس ئیداریان ناوە هاتوون و بینەرێکی زۆر، لایکێکی زۆر، ڤیوێکی زۆر لە وەرزشەکە هەیە لە بەشە سیاسەکەیانی. ئەمە شتێکی یەقینە. لە بەشە هونەرەکەیان لە وەرزشەکە کەمترە. لەبەرەوە سێرەکەیت کۆڵەکەی میدیا ئێستا هەر نەکەر ئەوە لە دنیای هەوایلی هاتوو. ینی کۆمەڵێک پەیام هەیە مرۆڤیانن، کەڵم پەیامی مرۆڤانە، ینی لە ڕێگەی میدیاوە ئەگەێنرێت. یەک لەوانە سپۆرتە، یەک لەوانە پاراستنی ژینگەیە، یەک لەوانە ڕزگارکردنی زەویە لە کێشەکانی ئۆزۆن، یەکێکی کە ئازادیە تاکەکانە، ئازادیە گشتەکانە، گۆڕینی بیر و باوەڕ، ینی کۆمەڵێک شت پیا بووە لەسەر ئەرزە، پێی ئەوترێت پەیامی سەردەم. یەک لەو پەیامە گەورانە پەیامی وەرزشە بە هەموو جۆرەکانیەوە. وەرزش لەو متەڵەقەوە ئێمەش بیرمان لەوە کردوێتەوە کە ئەم ساڵ بەجیا لە ئەوەی کە ساڵانی کرد، مەسەن عەرزی کتێبێکمانە کرد، سیمینارێکی فکریمانە کرد، کۆمەڵێک میتین و ئەمانە لە یادی ڕۆژنامەگەری کوردیا کە 126 ساڵ تێپەڕێت. ئەم ساڵتم با لە دەرگای وەرزش بین. باشە لە دەرگای وەرزشانی ئەم یاریش دوو ئەمە یەک پەیامێکمان گەیان بە وەرزش، دوو ئەمانی لەو خەڵکی بگەێنی کە کەرکووک لە دڵی هەمومانایە، لە مێشکی هەمومانایە. بۆیە یاریزانانی سلێمانی کە سەر و 40 ساڵن یاریێکی دۆستانە سازەین. بەجا لە ساڵانی کە لە ساحی کەماسێنەوە یاری گای کەمان، من مستەلاحەکانم کۆنانە بەکارێنم چونکە ئەوە نییە زۆر ئەپدەیتم نەکردوێتەوە وەرزەکەم. ئەگات زۆر باشە کە کەرکووک دێتە سلێمانی. باشە ئەو کاتە ئەمە هەمومان لایەنگری کەرکووکە بین لەناو خاکی سلێمانیە. ئەمە هەر خۆی مەساجی با بڵین پەیامێکی کەشمان گەیان. سێ کاتی ئەوە هاتووە کە ئیتر ئەوانەی کە سەر و 40 ساڵن خۆیان عەرزکەن بڵێن کاکە ئێمە ئەتوانین ئەتوانین بجوڵێن، ئەتوانین وەرزشکەین، ئەتوانین بین و بڕین ڕاکەین لە گۆڕەپانە. ئەمانە هەمووی
ئەو مەسجانن کە لە وەرزشەوە ئەگات لە شتێکەوە ناگات ئێمە ڕاستە دایم خەریکی کۆمپیوتەر و خەریکی سەرمێز و خەریکی دانیشتنی ئەم هینانی بەڵام پێویستی شکاخت ڕۆژنامەنووسیش دەبێت بێ بجوڵێ ڕۆژنامەنووس ئەگەر نتوانێت بجوڵ ئەگەرنێتە دەرەوە ئەم پەیامانە لە ڕێگەی ئەم یاری سبینیەوە ئەیکەن یاریکی دۆستانە ئەبێت تەنها یاریکی ڕەمزیە ڕاستە هەموو 40 ساڵ بەرەو ژوورن چ ئەوانی سلێمانی چ ئەوانی کەرکووک بەڵام ئیتر خۆ هەنێک پەیام و هەنێک دۆستایەتی هەیە لە چیوە دروستە بێ لەو بەریەکەوتنی ڕاکردنەوە دروستە بێت بەڵام لەگەڵ ئەوەشا ئەمانەیە بڵین کە 126 ساڵ تەمەنێکی زۆرە لە میدیای کوردیە جێ شانازیە کە ئێمە ڕۆژنامەنووس شانازی بە باپیرانی خۆمانەوە بکەین چونکە تاکە میلەتێکی لەسەر ئەرزا کە توانیمانە ڕۆژنامەی یەکەمان لە خاکی تاراو گەیان دەرچێت ئەمە لە هیچ میلەتێکی کیان نییە یان مقداد مەتحەد بەدرخان و بەدرخانەکان کە ڕایان کرد لە دەسەڵاتی عوسمانی چوون لە شوێنەکە دانیشتون کە وڵاتی خۆیان نیە کە خاکی خۆیانێ بەڵام هەساون ڕۆژنامەیان دەرکردووە ئەمە شانازیە ئەمڕۆ لە سلێمانی ئێمە دوای یادی 126 ساڵی ڕۆژنامەگەری کوردی ئەکەینەوە ئەبێ شانازی بۆ بکەین دوو ئێمە ئەو میلەتین کە مەلیکەکانمان ئەشکەوتا ڕۆژنامەیان دەرکردووە یعنی ئەوەنە میلەتێکین لەژێر تۆپ و لەژێر تیارە و لەژێر بردومانی دوژمنان و ئینگلیز و عراقیەکان و ئەمانە سێ بیرمان نەچێت لە شاخ شۆڕشی شاغ لە ڕادیۆکان و لە ئەوانی کە مەسەلەن مەسجیان گەیان و لە شاخەوە بەچی گەیانوێنە شاخ شوێنی ئەوەیە بەڵام لە لای کورد شوێنی ئەوەیە بۆیە ئێستا زۆر جێ شانازیە کە ئێمە لە ساحەیەەکە لە گۆڕەپانێکە کۆمەڵێک ڕۆژنامەنووس ئەو یادە بکەینەوە و پێشیان بڵین ئافرین بوو باپیرانمان کە توانیان 126 ساڵ لەم و پێش ڕۆژنامەش دەرکەن و لە شاخیش رادیۆمان هەبێت و چاپخانەشمان هەبێت و ئەم ڕۆژ دوای 126 ساڵ بەم هەموو تەکنۆلۆژیایی کە ئێستا من و تۆ قسەی پێ ئەکەین و هەموو دنیا ئەمان بینێت درێژ پێدەری یان درێژە پێدەری ئەو ڕۆژنامی کوردستانین کە ساڵی 1990 لە 22 چوارە لە قاهیرە دەرچووە کە قاهیرە توانم بڵێم ئەرزی کوردی نییە خاچێکی عەرەبیە بەڵام ئاوارەکانی ئێمە بیرەکانی ئێمە خەریکی چی بوون خەریکی ئەوە بوون کە خەڵک ڕۆشن بکەنەوە خەڵک مێشتی خەڵک ڕووناکەنەوە خەڵک بە ئاگا بێننەوە وەرزشی ژێکێکە لەو خاڵانی کە ئەتوانم بڵێ وەک میدیاوایە جێ شانازیە کە کورتوانیوەتی لە هەموو شوێنەکە پەرە بە توانای جەسەدی خۆی توانای فکری خۆی بات لێرە و لەوێ ینی بیرمان نەچێت ئێمە لە هەر شوێنەکات لە هەر کۆڵانێکە کۆمەڵک مناڵە بینی کەیەت و ئەڕۆیارێکن دڵ بۆ خۆشە بێکە بۆی هەیە ئەمە یەکێک لەمانە کە گەورە بێ بەستاری بێ بە کەسێکی یعنی ناونشاندار لە ڕێگەی ئەوە کە هەلی بۆ بڕەخسێت بۆیە ئەمە ئێمە بیرکردنەوەی ئاوایی هەمیشە و تومە وەرزش هەموو کەسێک دەتوانێت ئەو پەیامە هەڵبگرێ چونکە لە مناڵی وەکو خۆ دەڵێ لە کۆڵانەکانەوە ئەو پەیامیان وەرگرتووە هەندێک جار لە گەورەیە لە دەستیانەوە دواتر لە بینینی یاریای خولیاریکی دۆستانە وەرێگرنەوە لەسەر مێژووی ڕۆژنامەگەری کوردی کا کاروان بە دەرەچوونەکانمان لە سپۆرت مەگەزین ڕۆژنامەی کوردی نووسینی کوردی لە وەرزشیشا لە مێژوویەکی دیێرینی هەیە ئەگەڕێنەوە بۆ 1970ەکان کە پیرەمێردی شاعیر چەنەها هەواڵی وەرزشی گواستۆتەوە بە نووسین یاخود وێنەی وەرزشی باس کراوە ئەنی ئەگەر 126 ساڵ مێژووی ڕۆژنامەگەری کوردی بێ لەوانەیە کەمتر لە 100 ساڵ لە 90 ساڵ مێژووی ڕۆژنامەنووسی وەرزشی کوردیش هەیە نامێژوویەکی دیێرینمان هەیە وەرزش بەشێک بۆ لە میدیای کوردی و ڕۆژنامەگەری کوردی گومکریانی لە وێنەکانیە لە باسی زۆرانبازیە لە باسی ڕاکردن و شاخەوانیە لەمانەیە کە بێگومان ئەمانە خۆ وەرزش ئێمە ڕاستە تۆپی پێ ئەتوانم بڵێم کەم تا زۆر ڕاست لە هەموو دنیا زۆر زۆر باوە بەڵام لای ئێمە لەوانەیە وەرزشەکانی خۆمان وەرزشە کوردەواریەکانمان ڕۆشنی سەرشاخ ئەمە یەکێک لە وەرزشە زۆر زۆر باوەکان ئەسب سواری وەکو تۆڵێ ڕمبازیان ئەمانە هەمووی کراوە هەم پیرەمێرد هەم گومکریانی هەم مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە گەلاوێژە لەمانە باسی ئەم شتانە هەمووی کراوە ینی بەشێک بۆ لە چالاکیەکانی خەڵک لە گۆڕەپانەکانە لە مناسبەکانە لە کاتێک لە نەورۆزە یعنی خۆی 12 سواری مەریوان ئەسب سواری و ڕمبازیانەکە هەر خۆی بەشێکە لە وەرزش ئێستا پێڵێن فروسیە و پێڵێ نازانم بەڵام لە کوردەواری ئەمانە هەر هەبووە ئێمە زەین چۆنە لە میدیایە زۆر زیرەک بووین بەڵام زروفمان وان نەهاتۆتە پێشەوە ئەگینا سرکە دروستبوونی یەکەم ڕۆژنامەی کوردی لەگەڵ یەکەم ڕۆژنامەی عێراقی کە عێراق دەوڵەتێکە مەسەلەن نتوانم بکەوە چەند ساڵێکی کەممان بینە ئێمە لەگەڵ تورکەکان چەند ساڵێکی کەممان بینە با بڵێن بە سەحافە معاسرەکەیان و نەک بە سەحافە عوسمانیەکانیانەوە لەگەڵ ئێرانیەکان و فارسەکان ئەتوانم بڵێن 40 ساڵ بۆ 50 ساڵ ئەمە زۆر نییە بۆ ئێمە میلەتێکی ژەردەست بووین ئێمە دەوڵەتمان نەبووە ئێمە بەڵام توانیمە حەزمان لە میدیا و ڕۆژنامەگەری بۆ هەستاوی چیمان کردووە یەکەم ڕۆژنامەمان لە دەرەوە دەرکردو دایەوە لە سلێمانیە لە ساڵی 1913 کە بانگی حەق دەرەچێت جەمال بابانی یەکەم نەک جەمال بابانی ڕەحمەتی کرد لە 1913 لە سلێمانی
ڕۆژنامەی دەرکردو و بڵاوی کردو و ئاگاداریتیان وسی و باسی بەسەرهاتەکانی شاری کردو ینی ئەمانە هەمووی بیرت نەچێت ئەمە شانازی تاریخین هەبوو بێ هەوڵی کەش هەوو بێ بەڵام لە ناو برابێت و لە مێژوو شاون کرابێت بێگومانەمە کێشیت مێژۆکەمان ئەوەیە مێژۆکەشمان هەر باش نەنووسراوەتەوە گیناوەکو ئێستا بەدەیان هەوڵی تر هەیە بەدەیان هەوڵ هەبووە کە ڕۆژنامەگەری بە تایبەتی کاغەز کە ئەوی لە کاتی خۆیان کە زۆر باو بووە پاشان ئەوە نەبێت اینجایتە ڕادیۆکان دروست بووە دوای تەلەڤیزیۆنەکان دروست بەڵام ئەوەی کە ئێمە بزانین سەردەمی شاخشمان بە هەمان شێوە ینی زۆربەی شۆڕشەکانی ئێمە خاوەنی درێژترین تەمەنی شۆڕشین بۆیە خاوەنی درێژترین تەمەنی ڕۆژنامەگەری شاخیشین هەم بە ڕادیۆ هەم بە چاپکرا و نامیلکە و ئەوەی کە پێوترێت بڵاو کراوە و جاتر با بۆسێ بۆ سەر دیوار و نووسین و ئەمانە ینی ئەمانە هەمووی بەشێکن لە بەشەکانی ڕۆژنامەگەری ئێستا ئێمە کە ئەمڕۆ باسەکەین شانازی بە مێژومانەوەکەین بەڵام هیوادارم بتوانین 10 ساڵی کە شانازی بۆم 10 ساڵەوە بکەین کە باش بۆ تۆپی پێ لە زۆربەی مەراسیمەکانە تۆپی پێ دیاری ئەکرێ ئەتەوێ ئەو پێم بگەن کاری دەستە جەمعی سەرکەوتوترە بۆ بەڕێوەبردننی وڵات و لە سیاسەتیشە خۆی پەیامەکان گەیاندنی پەیامەکان خۆی لە خۆیان کۆمەڵە پەیاممان هەیە تۆپی پێ لەبەرەوەی کە تیپی چەندین ڕۆژنامەنووسی جیاوازەکان لە مایاریەکان ئێستا ئێمە تێنسی سەرمێز یاریکەین دوو یاریزان یاریەکان مەسەرەن ئەگەر بالە بێ 5 بە 5 مەسەرەن 6 بە 6 بڵێ بەڵام کەس کاتێک سێرەکەی هەم گۆڕەپانی تۆپی پێ گەورەترە هەم یاریزانەکانی زۆرترن هەم یاریزانەکانی ئێمەش زیاتر یاریەکەن بۆ لەبەری مانوو ئەبن ینی ئەتوانم بڵێم تێکەڵیەکە زیاترە پەیامەکە زۆر زیاتر ئەکات ئەم ئەوەیە دووش پێم وایە باوترین یاری ئێستا لای ئێمە تر نازان بۆ وڵاتەکانی تر تۆپی پێ ژمارەیەکە لەبەرەوە ینی سەسەری مناڵ هەیە دانیشت ناوی هەرچی یاریزانەکانی ئەوروپای هەمووی لەبەر کەواتە ئەمەد لە مێشکیا چەسپی بەڵام ناوی یاریزانەکانی بالە و مەلەوانی و ئەسب سواری و ئەمانی لەبەرنی ئەمە ئەوەیە یاریکردن شتێکی خۆشە هەم بۆ ڕۆح هەم بۆ ئەتوانم بڵێم بۆ نزیک بوونەوە لە یەکتر ئێمە لەگەڵ کەرکووک خۆمان بە خەت یەک شارەزانی بۆ کەرکووک شمان دیاری کردووە لەبەر ئەو حاڵەتی کە خۆت ئەزانی مەسەلەن کەرکووکی ساتی کۆمەڵی کێشە و کۆمەڵی مۆزوعی لەسەرە هەم لە ڕێگەی محافظ و هەم لە ڕێگەی دانانی دەسەڵات و هەم لە ڕێگەی حکومانەوە بەڵام ئێمە کە یاریزانێکی کەرکووک دەستێمانی یاریەکە و خەڵک هانی کەرکووکەکە ئەیان لە سلێمانەکە خۆی لە خۆیان مەسیجێک ئەگات ئەم مەسیجە ئەوەیە مەسیجی دووەمیش ئەوەیە کە کەرکووک کۆمەڵی ڕۆژنامەنووسی ئازا و بەجەری تایە لەو حاڵەتەوە لەو زروفای ئێساتی سێرەکەی لە کەناڵی سەتەرایتی لێە کەرکووک گۆڤاری لێە وێبسایتەکانی لێ ئەمانە هەمووی خۆی لە خۆیان ئەم ڕۆژنامەنووسانش کە ببنەوە بە بەشێک لە ڕۆژنامەنووسەکانی خۆمان لێرە بیرت نەچێت لقی کەرکووکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی لێ ئێمە میترۆ کە بیرمان کردوێتەوە لە ئەم حاڵەتە هەموو ڕۆژنامەنووسەکانی خۆمان هەموو کەناڵەکانمان بەشداری پێ کردووە ینی کۆمەڵی یاریزان ڕۆژنامەنووسن نەک یاریزان خۆ لەو حاڵەتە بێ بڵن ڕۆژنامەنووسن بەڵام هەنێکیان ئەتوان بڵن توانای یاریکردنیانی ئەمە کێن لە گۆڕپانێکە یاریەکە لەگەڵ کەرکووکەکانە مەبەست لەوەنی چی باتوی هەنێکیان یاریزانی کۆن بوون ئێستا بوون بە ڕۆژنامەنووس ئەبێ ڕۆحێتە وەرزشەکە زیینو بێتەوە بێگومان خۆی ئەوەیە زیاتر ئەم یاری ڕەمزیە لە بینی ئەم کۆمەڵە ڕۆژنامەنووس و یاریزانانە بۆ گەیاندنی ئەم سێ مەسەجەیە کە من بۆم باس کردی و هیوادارم کە هەم یاریەکە خۆش بێت هەم مەسەجەکانیشمان بگات چ چالاکێکی تر هەیە بە خێرایی پێم بڵێ تەنها لەناو یاریگاکەیە چی دیکە هەیە هەر لەوێ یادەکە میترۆ هەبووکو لە قیسلمانی سەرکە ڕۆژنامەنووسانی کوردستان و دەستگای میدیای کوردستانی وەکوتمان سپۆنسەری میدیایە و یاریەکەش ڕاستەخۆ گوازێتەوە مەراسیمەکە ڕاستەخۆ دەستان خۆش بێ بۆ سپۆنسەری میدیایەکە بەڕاستی بیرم چوو سوپاسی ئەو بکەم کە ئەرکێکی باشە کێشن ئێمە یادەکە لێوێ ئەکەینەوە ئەمساڵ بەجالەوەی کە لە هۆڵی هونەریان لە هەر هۆڵێکی کە ناو گۆڕپانێکی کراوایە کێنەوە وتاری سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان پێشکەشەکەین وتاری سنتەری میترۆ وتاری ئەو پامێرە ژنانی کە لەسەر جادەکان ئەتوانم بڵێم هیلاگ ئەبن دووچاری گرتن و با بڵێن ئازاردان نەبن ئەوانش وتارێکیانە بێت پاشان کۆتایی وتارەکانمان پارێزگای سلێمانی نوێنەری خوانە نێرن وتاری خوان ئەگەر پێم وا بێت جەنابی دکتۆر هەواڵ سەفەری کردووە نوێنەرەکەی ئەگەر کاک شاهۆ بێتە ئەوێ آخر وتارەکە پارێزگای سلێمانی قوفلەکات و مەراسیمەکەمان لێرە وەک مەراسیمەکە تەواوی یاریەکە دوای ئەوە دەست پێکات ئیتر لە چەند ڕۆژی داهاتووشە لێرە و لێ چەند مەراسیمێکی تر هەیە با بڵێن مەراسیمە تەقلیدیەکان ئیتر لەناو هۆڵەکانە دانیشتنی کۆبینەوە مەراسیم و سیمینار و ئەمانەکەی بەڵام ئەوەی کە سبێنێ ئەکرێ هەستەکەم زۆر جیاوازە لە ساڵانی تر من وەکو پەیامێکی بینم کە پەیامی کاری بە کۆمەڵ هەمومان ئەتوانین
لەم گۆڕەپانەیە ئیشکەین و ئیشی باشکەین. ئێمە ڕۆژنامەنووسەکان بۆ بەڕێوەبردنی فرا با بڵین بیرکردنیان جیاوازە، ئیجای سیاسیان جیاوازە، فەلسەفەیان جیاوازە، بەڵام کە تۆ گۆڕەپانێکی سەوزت هەیە ئەچنە ناو گۆڕەپانەکەەوە هەمویانە بنەوە بە هاوڕێ بێگومان هەموو بنەوە بە هاوڕێ و هاوکاری یەکتر چ ئەوەی بەرامبەر چ ئەوەی خۆیان ئەمە خۆی لە خۆیان مەسچەکەوەیە کە ئێمە ڕۆژنامەنووس ئەتوانین پێکەوە لە گۆڕەپانێکە کۆببینەوە سەرباری ئەوەی کە جیاوازی بیرکردنەوەمان هەیە کە جیاوازی تەمەنمان هەیە کە جیاوازی ئەوەی کە پێوترێ شار و دوورەدەستی بەڵام هەمومان لە ڕۆژی یادی ڕۆژنامەگەری کوردیا کە وتم یادەکە یادێکی جیشانازی هەمومانە ئەکرێت لەو گۆڕەپانەیە کۆببینەوە و یادێکی خۆش ئەنجام بین و دوای ئەوەش مەسجەکانمان بگا بە چ ناوخۆی خۆمان چ دەرەوەی خۆمان. سوپاس دەکەم هیوای سەرکەوتندا بۆ خۆزم جا بە پێش ئەوەی کۆتایی پێوەن خۆ دیارێکی سپێنێ حەسەکەم نەتوانم یا چاویشمە یاری باوەڕ نەکەم بەعینەکە و یاریەکریە عینەکە نابوونەوەی یاری جالس بۆ پاراستنی خۆت باشترەکە وڵا بوتیان با فاینێک بۆ داوتم بەخوا هەم خۆم دەمێکاریم نەکردو دووش 5 کیلۆم کاک ئەکرێ ئەم کەسانی کە سپێنی ئەگەر خۆشیان نەگەڕنەوە باریکردن بەڵام هاندانە بێ بۆ مناڵەکانیان ڕووکەنە وەرزشکردن و تەندروستێکی باشتر و ژینگەیەکی لەبارتر و کۆمەڵگەیەکی تەندروستکەین ئینشەڵا سبێنێ هەموو سەرکەوتووە بین و کەسیش نادۆڕێ لە گۆڕەپانەکە هەمووشمان سەرکەوتوو بین سەرکەوتن ئەوەیە کە بتوانین بەم ڕۆحە یەکتر ویستنی خۆشویستنیە لە یادی ڕۆژنامەگەری کوردیا و جارێککە من ڕێز و سڵامەنێرم بۆ سەررجەم ڕۆژنامەنووسانمان و بەتابەتی ڕۆژنامەنووسە وەرزشەکان کە چەند ساڵێک ئەتوانم بڵێم یادمان بەم شێوەیە مناسبمان بۆ نەکردوونەتەوە ئەوانی کە بەرنامە پێشکەشەکان ئەوانی کە توانیوانە مەسەرەن لێرە و لەوێ لە لای خەڵک وەرزش خۆشەویستکەن جارێکی کەش من سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە هەم ئێوە هەم بۆ سپۆنسەرەکە هەم بۆ خۆمان ئێمە و سنتەری میترۆ سەررجەم کەناڵەکان کە پێکەوە ئەتوانین دەستپێنە ناو دەستی یەک وەرزش کۆمانەکات. سپاس هەر سپێنیش لە سەعات 3 مەراسیمەکە لە ڕاستەوخۆ سپاس بۆ کاروان نورس کرد لە سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان.